بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لەم کتێبە نایابەی زانای پایەبەرز ئیمام ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زنجیرە وتارێکمان دەست پێ کرد بە ناوی ئاسایشی ڕۆح. کتێبی دا و دەوا یەکێکە لە کتێبە زۆر نایاب و باشەکان کە ئینسانی موسڵمان لەم ڕۆژگاری فتنە و فەسادەیە ڕۆحی خۆی بخاتە بەری، لعل نەشتەرگەریەکی زۆر ورد و درشتی دڵ و دەرونی بکات. لەم کتێبە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەرەتاوە باسی دەواکانی ژیانی ئێمەی کرد. قورئان خوێندنی زۆر، دوعاکردنی زۆر، کردەوەی ساڵح ئەبنە دەوا بۆ هەرچی گرفتی مادی و معنەوی ئینسان هەیە. دواتر هات باسی مەخاتیری گوناهی کرد، زۆرێک لە مەخاتیرەکانی باس کرد و دواتریش هاتە سەر ئەنواعی گوناه. لەناو ئەنواعی گوناها هات باسی شیرک بەخوای کرد جەلە جەلالوه. فەرمووی شیرک بەخوا جەلە جەلالوه بەشێکی بە کردەوە ئەکرێ، بەشێکی بە زمان ئەکرێ، بەشێکی لە نیەتە ئەکرێ. دەرسی پێشوو باسی شیرکی کردەوەمان کرد کە شیرک بە کردەوە ئینسانی ئیماندار خوای گەورە هەموو لایەکمان پەنا بدە، مهما كان إيمانك راسخ به، مسألة شرك بكردوا لإنسانا خطرك زور قوري هي و أبيت معي أويك إنسان كردوا كان يهمو هلوشته هيجيك يقلقونها كان وكو شرك بكردوانية وكو كفر بكردوانية. أمره لخزمة إمام ابن القيم أبين باسي شرك من بو أكال لزمانه هەندێجار ئینسانی موسڵمان زمانی تووشی گوناهی شیرکە بێ. ئەفەرمێ ومن الشرك به سبحانه الشرك به في اللفظ، بەشێک لە شەریک قەراردان بۆ خوا جەلە جەلالوه شەریک قەراردانە بە زمان. ئەفەرمێ کەالحلف بغیره وەکو سوێن خواردن بە غیری خوا، وەک پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە ڕوایەتێکی ئیمامی ئەحمەد و ئەبوو داود ئەفەرمێ من حلف بغير الله فقد أشرك، هەر کەس سوێن بە غیری خوا بخوا ئەوە شەریکی بۆ خوا قەراردا. مەسئلەی سوێن خواردن بە غیری خوا جەلە جەلالوه، سوێن خواردن بە خوا خۆی سێ جۆرە. یەمینێکمان هەیە پێوتە یەمینی لەغو، یەمینێکمان هەیە پێوتە یەمینی منعەقەدە، یەمینێک هەیە پێوتە یەمینی غەموس. ئەگەر ئینسان سوێنی بەخوا خوارد لە شتێک و بەڕاستی خواردی فعلا شتەکە وابوو لە اعتقادی خۆیان وهابوو، ئەم پێوتە یەمینی منعەقەدە. یا سوێنی خوا لەسەر شتێکە بەکاری ناهێنێ، نایخوا ناڕوا، ئەمە یەمینێکە کە پێوترێ یەمینی منعەقەدە، دامەزراوە. ئەمە یەمینی لەغو ئەوەیە بە زمانی ئینسانە بێ و مەبەستی پێ سوێن نەبێ، هەر زمانی فێر بوو بێ سوێن بخوا. یەمینی غەموس ئەوەیە سوور بزانی ئەو شتە وانیە درۆیە سوێنی لەسەر بخوا. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لەیەکێ لە کەبائیر یەمینی غەموسی باس کرد. هەر سوێن ئەگەر بە غیری خوا خورا، هەرچی سوێنێک بە صفاتی خوا بخورێ دروست. بۆ نمونە سوێن بە قورئان دروستە، چونکە صفاتێکە لە صفاتی خوا جەلە جەلالوه. بە غیری ئەوە مهما کان شتێکە لە ئیسلامیشا پیرۆز بێ، بۆ نمونە سوێن خواردن بە کەعبە، سوێن خواردن بە مەککە و مەدینە، سوێن خواردن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، بە یەکێک لە ئەنبیا، بە یەکێک لە ئەصحاب، بە یەکێک لە ئەولیا، هەمووی بە ناجائز و ناشەرعیدا ئەندێ لە بابی شیرکەکەدا ئەندێ کە من حلف بغير الله فقد أشرك. بەڵام ئایا ئەم جۆرە شیرکە لەوانەیە ئینسان یەکسەر بخاتە خارجی میلەتی ئیسلامەوە؟ نەخێر، بەڵکو بە گوناهێکی کەبیرەیە، زۆر کەبیرەکان لەسەر ئینساندا ئەندێ. دي پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرمى من حلف بغير الله فقد أشرك، کسی که
سوێن بە غەیری خوا بخوا ئەوە شەریکی بۆ خوا قەرارداوە. بۆ چونکە تۆ لە تەعزیمە ئەم شتەی کە هەمیشە ئەو شتەی ئینسان سوێنی پێ ئەخوا بەڕێزە لە بۆیە سوێنی پێ ئەخوا، سەواء باوکێتی سەواء هەر شتێک هەیە. یعنی سوێن خواردن بە شتێک ئەخورێ کە بەلای تۆوە بەڕێزە، بەلای تۆوە تەعزیمی ئەەکەی، بە گەورەی دائەنەی. مەسەلەی حیلف خۆی بۆ خۆی عیبادەتێکە لە عیبادەتەکان. ئینسانی مسلمان هەتا بۆی بکرێت سوێن ناخوات کە سوێنی خوارد بەخوا جەل جەلاله یا بە صیفاتی خوا. بۆیە جۆرێک لە جۆرەکانی شیرکی زمان بریتێ لە سوێن خواردن، جۆرێکی تر لە جۆرەکانی شەری خوارد بۆ خوا قەراردان بە زمان ئەوەیە هەمیشە لە بینی خوا و غەیری خوایە وشەی واو بەکاربێنی و هاوتایکەی. لە عەرەبە ئەڵێ ما شاء الله وشئت، خوا مەشیئەت و بڕیاری لەسەر هەبێ و تۆش هەمیشە ئەو دوانەوە کە خستە پەنایەک ئەوە شیرکێکی لەفظی ئەکە. پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم پیاوێک کاتە خزمەتی وتی ما شاء الله وشئت، حتا خوا بیەوێ و تۆش بتەوێ. تووڕە بوو فەرمووی ئەجعلتنی لله ندا قل ما شاء الله وحده، ئەمنێ کردە هاوتای خوا جەل جەلاله بەس بڵێ ما شاء الله، مەڵێ ما شاء الله وشئت، وشەی وشئتە لابە. ئەفەرمێ لەگەڵ ئەوەشا ثابتە، یعنی عەبد مەشیئەتی هەیە. طبعا ئێمە ئایا بەس خوا جەل جەلاله مەشیئەتی لە بابی قەدەرە یان عەبدیش مەشیئەتی هەیە؟ طبعا ئێمە وەکو ئەهلی سونە و جەماعە ئێمە ڕێی ئەهلی سونە و جەماعە بەم شێوازەیە کە عەبد مەشیئەتی هەیە، خاوەنی ئیرادەی خۆیەتی، خاوەنی توانای خۆیەتی. بۆیە خوای گەورە لە قورئانە فەرمێ لمن شاء منكم أن يستقيم، بۆ هەر یەکێک لە ئێوە کە ویستی هەبێ مەشیئەتی هەبێ لەسەر ئەوەی کەوا ئیستیقامەی هەبێ. طبعا مەسەلەی مەشیئەتی ئینسان مربوطة بمشيئتي خوا جل جلاله. بۆیە ئینسان لە قیامەتە محاسبە ئەکرێ لەسەر ئەو مەشیئەتەی کە خۆی هەیەی. هەر یەکێکیش تۆزێ لە خۆی ورد بێتەوە ئەمە حاڵی ئەبێ. هەر یەکێک لە ئێمە ئێستا بێت بڵێ وەڵام من هیچ مەشیئەتم نییە، ئەی تۆ بە ویستی خۆت ناخۆیت، بە ویستی خۆت گوناه ناکەی، بە ویستی خۆت عیبادەت ناکەی لەسەر ئەم مەشیئەتەی کە خوا بە تۆی عەتا کردووە کە تەسخیری نەکردووی. لە هەندێک شتا ئێمەی تەسخیر کردووە قەت خوا محاسبەمان ناکە لەسەرەوەی ئایا من نێرم یان مێ، قەت خوا لەسەرەوە حیسابمان لەگەڵاکە، چونکە لە مەشیئەتی خۆمانان نییە، توانای ئێمە نییە. لەسەر شتێ محاسبەمان هەیە کە توانای خۆمانە، خۆمان ئەتوانین بڕیار بدەین لەسەر باش و خراپ. بۆیە فکری ئەهلی سونە و جەماعە ئەوهایە کە ئینسانی ئیماندار مەشیئەتی خۆی لە کار و کردەوەکانیە لەسەر خۆیەتی. فمن شاء منكم فليؤمن ومن شاء منكم فليكفر. مەشیئەتی کوفر و ئیمان هەمووی لە دەسەڵاتی ئینسانە. بۆیە لەگەڵ ئەوە ئینسان مەشیئەتی هەیە و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم مەشیئەتی هەیە، فەرمووی ما شاء الله وشئت، ڕایگرت. ئەمە کێشەکە قەزێکە عەقیدەیە، وتی بەس بڵێ ما شاء الله وحده، بەس خوا. باشە ئەم فکری هاوتاکردن لەگەڵ خوایە زۆر خەتەرە. ئەجعلتنی لله ندا، منێ کردە هاوتا لەگەڵ خوایە جەل جەلاله. کابوو ئینسانی مسلمان ئەبێ لە لەفزیە زۆر ئاگادار بێ. طبعا ئێمە ئەم گوناهانە لە نێوان ئیفرات و تەفریطە لە کوردستانە هەندێک زەرەرمان کردووە. بۆ نمونە لەوە چێ فکرێک هەبوو بێ لە داخی فکرێکی تر زیاتر سوێنی خواردبێ بەسەری شێخەکەی یا بەسەری با بڵێن خزمەکەی لەبەرەوەی فکرەیەکی تر وای وتوە. بەڵام لە هەموو فکرەکان بگەڕێن لە ڕوا عیلمیەکەوە، یان ئەوەی کە مەسەلەن زیادە ڕەوی تیا کردبێ ئەوەندەی وتبێتەوە، نا لە ڕوا عیلمیەکەوە کە سەیرەکەی کۆمەڵی فەرمایشتی پێغەمبەریان هەیە صلی الله عليه و آله وسلم کە باسی بەسەلەی حلف بە غەیری خوا، سوێن بە غەیری خوا ئەکا کە بەشێکە لە شیرکی لەفظی. ما شاء الله وشئت، ئەگەر خواویستی لەسەر بێت لەگەڵ تۆیە ئەبێتە جۆرێک لە جۆرەکانی شەریک بۆ خوا قەراردان. اینجا ئیمام ابن القیم ئەفەرمێ ئەی ئەگەر کەسێ بڵێ ئەنا متەوەکیل علی الله وعليك، من پشتم بەخوا و بە تۆ بەستووە، یا کەسێک بڵێ من لە پەنای خوا و پەنای تۆیام، یا کەسێک بڵێ من هیچ کەسێکم نییە ئیلا خوا و تۆ نەبێ، یان کەسێک بڵێ ئەم شتە لە تۆ لە خوا و لە تۆی ئەبینم، یان بڵێ ئەمە لە بەرەکەتی خوا و بەرەکەتی تۆوە بووە، یا بڵێ لە ئاسمان خوام هەیە و لە زەویە تۆ. هەر یەکێک لەم کەلیمەتانە ئەفەرمێ
یان سوێن بخوا یەکەم جار بەخوا بڵێ قەسەم بەخوا و قەسەم بە ژیانی فڵان کەس، یان بڵێ ئەمە نەذر بێ بۆ خوا و بۆ فڵان کەس، یا من تەوبە ئەکەم بۆ خوا و بۆ فڵان، یان ڕەجام وایە خوا و فڵان کەس فڵانشتم پێ عەتا بکەن. هاوێنەی ئەم کەلیماتانە هەر یەکێک لەوانە ئەڵێ وەرە مقارنەی کە بزانە کامیان خراپترە، ئایا مەسەلەی مەشیئەت یا ئەمانە ئەفەر بزانە کامیان ئەفحەشتر و خراپترە، حتمما ئەم کەلیماتانە خراپترن. بۆیە ئینسان چی جوابی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بداتەوە ئەگەر ئەم کەلیماتانە بەکاربێنێ. بۆیە ئەمە خەلەلێکی لەفظیە، ئەبێ ئەم خەلە لەفظیە چارەسەر کرێ. لە هیچ شتێکە هاوتان نەکەی خوا و کەسێکی تر، نەخێر، خوا پاشان کەسێکی تر، ماشاء الله ثم شئت، مەشیئەتی خوای لەسەر و پاشان مەشیئەتی تۆ، مەبەستی خوای لەسەر و پاشان مەبەستی تۆ، خوا هاوکارم بوو پاشان تۆ. هەمیشە وشەی پاشان ئینسان بەکاربێنێ لە زمانی کوردیا کە ئەکاتە بەرامبەری ثمە، لەو خەتەری شیرکی لەفزیە دەرئەچێکە لە زمانیا جۆرێک لە ئەم گوناهە دروست بێ کە تووشی شیرکی ئەکە. ئەفەرمێ دەی بیرکەرەوە ئەگەر ئینسان لە سوژدەیە بۆ خوا، لە عیبادەتە، لە تەوەکولە، لە گەڕانەوە بۆ لای خوا، لە تەقوا، لە خەشیەتە، پشت بەستنە لە هەر یەکێک لەما، لە سوێن خواردنە، لە تەسبیحاتە، لە تەکبیر و تەهلیلە، لە سوپاسی خوایە، لە داوای لێبوردنە، هەر یەکێک لەمانە. حتا لە سەر چاکردنێکە کە لە عومرەیە ئینسان سەری چا ئەکا، مەسەڵەن یا لە حەجە، یان تەواف بە دەوری ماڵی خوایە، یان دوعاکردن لە خوا، هەر یەکێک لەمانە ئەڵێ فەرمی ئەمە تایبەتی خوان، شتانێکن پەیوەستن بە خوا وەجەل جەلالوهو، ئەبێ ئینسان وەسڵان خۆی بپارێز. دیقەت بدەن هەر یەکێک لەمانە کە عیباداتی مەحزن، مەسەلەن ئێمە بە دەوری کەعبەیە تەوافەکەین، بە دەوری هەر شتێکی ترە تەوافکە ئەچێتە بابی شیرکی عەمەلیەوە، بێ ئینسان ئاگای لێ بێ. ئێمە لە دوعایە داوا لە خوا ئەکەین جەل جەلالوهو، داوا لە هەر شتێکی تر کەی کە شتێکە پێ عەتاکە و پێ دووا بێ نەفع و زەڕ بەدەست شتێکی ترە، ئەمە شەریکە بۆ خوا قەرار داوە. مەسائلی تەوەسول زانایان کە اختلافیان لەسەری هەیە، لەگەڵ بوونی اختلافەکەشە کە هەندێک زانا پێیان وایە ئەگەر بڵێ خۆی لەبەر خاتری فڵان کەس، نەک داوا لە فڵان کەسکەی، مەجالێکی تیا هەیە. هەندێک لە عولەما ڕەیان ئەوا بۆ کە دروستە، هەندێک ڕەیان وانە بۆ کە دروست نییە. حتا ئەو جۆرەش ئینسان بۆی عەقیدەی پارێزراوە بێ، ئیمانی پارێزراوە بێ، پارێزگاری لە زمانی کە تەنها داوا لە خوا بکە جەل جەلالوهو. و هەموو جۆرەکان لە عەبدایەتی ئەگەر ئینسان سەرفی کرد، تەنانە بۆ مەلائیکەیەکی زۆر مقەڕەبی خوا، بۆ جوبرائیل عەلەیهی سەلام کردی، بۆ میکائیل کردی، مەسەلەن بۆ مەلەکول مەوت، بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، بۆ ئیبراهیم عەلەیهی سەلام، بۆ هەر یەکێک لەمانە، بۆ وەلیکی زۆر گەورە، پیا ساڵحێکی زۆر گەورە، ئینسان تووشی شیرکی یا عەمەلی ئەبێ یا شیرکی لەفزی ئەبێ. بۆیە ئەبێ ئینسانی ئیماندار زۆر ئاگای لێ بێ. ئەفەرمێ لە مسندی ئیمامی ئەحمەدە پیاوێکیان هێنا بۆ لای پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم، گوناهێکی کردبوو. کاتێکەوە لە بەردەم پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم ڕایان گرت، فەرمووی خوایە تۆ شاهید بە، اللهم إني أتوب إليك ولا أتوب إلى محمد صلی الله عليه و آله وسلم، خوایە شاهید بە کە من تەوبە بۆ تۆ ئەکەم، لە بەردەم تۆیە ئەیکەم، بۆ پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم ناکەم. سەیری ئەم کەلیمە بکەن، ئەمە لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم. چی فەرمووی؟ فەرمووی عرف الحق لأهلی، مافەکەی خۆی باشی زانی هی کێیە، مافی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوایە، تەنانەت بۆ لای پێغەمبەری خواش نییە صلی الله عليه و آله وسلم، چ جای بە غەیری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە کەس ناگاتە مستەوا و ڕوتبەی پێکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. ئەم جۆرە دوو جۆرە شیرکە، شیرکێک لە کردەوەیە، شیرکێک لە وتەیە، خەتەری زۆر گەورەیە لەسەر ئێمە باسمان کرد کە شەریک بۆ خوا قەراردان ئەنواع مصیبەت ڕوتی ئەکا بەهۆی ئەوە، لە ئەنواع نەخۆشی، لە ئەنواع کەم ڕزقی و کەم دەرامەتی، لە ئەنواع بەڵا و مصیبەت، لە ئەنواع ئاژاوەی ناوماڵ، هەموو بەهۆی گوناهەوە سەرمان تێئەکا. بەڵام لە ناو گوناهەکانە کامیان لە هەمویان خەتەرترە کە ئێمە بەلا ڕێیە ئەبا لە هەمویان خەتەرتر بریتێ لە مەسائلی شەریک بۆ خوا قەراردان، خوای گەورە هەر هەمومان پەنا بدە لە شەریک قەراردان. سێهەم جۆری شرک بریتێ لەو شیرکەی کە لە ناو ئیرادە، مەبەست، عەقیدەی ئینسانە دروست ئەبێ،
لەناو نیەتیا دروست ئەبێ کە ئەمە جۆرێکی زۆر خەتەرە لە شیرک و زۆر شاراوەیە لە ئینسانە. أفرمي وأما الشرك في الإرادات والنيات فذلك البحر الذي لا ساحل له. أو جور الشركيك لنيتي إنسانة هي لإرادة إنسانة هي أو دريايك وقراغينية دريايك وبانتايك زور قورة. وقل من ينجو منه زور كمن أواني رزقاريان أبيلي من أراد بعمله غير وجه الله هركس كردويك أكا ما بس للضليا في غير خوابه ونوى شيئا غير التقرب إليه ما بس تكتريها به ما بس نزيق ونوى لأخوة نبي جل جلاله ما بس أو به شتيكي تر باداشت ورقري لسري أو توشي الشريك بأخوة قردان بولا نيتيا لإراديا لما بسيا دي إخلاصش كخواي قورة أمري بيكلو وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين بغمريان صلى الله عليه وآله وسلم فرمان من أمر وما أمروا باشا أمر من بينا كراوة باشا إلا ليعبدوا الله مخلصين له الدين هيج فرماني كان بينا كراوة إلا أوان دنبي عبداتي خواب كان جل جلاله كامل إخلاصه كاو إما بيسمان بإخلاصه بيسمان بساخكرنوي نيته لبردم خوايا جل جلاله. إمامي غزالي رضا ورحمتي خواي لبي لم باس زور أدوية وزور معاني قورة لم باس إهنة دروا أبيج أفرميه جياني إنسان هر هموي بيوسي بوقفات هي وستان هي بو إن يتكاني ساخ كاتو بخوا عزيزانم زور من هي ليرة ماندو أبي هلاك أبي بلام للرجي قيامة صاحبه جنابه بوي إنسان أبي زور أقايل أو كردواني بك إيكا بخوا كلميك إيلي لهر شوينك لهر مالك لهر وتارك لهر سوشيك والله محظ ما بس بي خوا نبي جل جلاله نزيقونه ولو نبي والله شريك وخوا قرادا ولا نيدا لإرادته بيدوابي أقر تو وتارك دا خلق بيد بلان إنساني تشاك بيدوابي وتارك لبر أو بديك جمع وريك زيادك وتاركت أو أنا هموي شركي إرادات كزور خفين لإنسان أبي زور أقام لي يان هار كردويكي باش كرد صدقة وخيرك تكرد تنها لبرو بخلق فيد بلان باش تو لبر خاتي خوا بيك جل جلاله ليه قرر خوا خوي زماني خلق بو أجولين. ابن جوزي صاحبي تلبيس إبليس نك أم إمام القيم جوزي ابن جوزي بغدادي أفرمي زور قرام بدواي دليل لسر وجودي خوايا فرمي سيرم كربة أندازي لمي صحراكان و دشتكان أو أن دليل هي لسر وجودي خوا فرمي لهمو يان قرنكتر بلاما وأوبو هند عبادات مأكر كز آقايلنا وبس خو مخوا نبي دواي أم بيستو بسر زماني خلقه سبحان الله بما زانيم خوايا كمن عبداتي بوكم أو بلاوي أكاتو لنا وخلق بويا إيما زور بيو اسمان بويا ساغ بينا ولقل خوايا هيج بيو اسد بوانيا ورا كاري بك لبرخاتي خوا جل جلاله نرسمي كي بقرا نداشي بزينا كام رويكي لقرفتا كان من أمايا خوا خوي انتشاري فيك ما نعني لويك كار خيري كان دركون وإعلامي شامو بكري وركلامي باش شامو بكري وإعلامي مسلمانان لقمي باش يابي شون خلقي كي بيدين هول أدا توركم الله كان دايركا هول أدا نك توركم الله همو انترنت دايركا هل يوتيوب وهل انستغرام ولا همو بابته كان كسي مسلمان جبه ما شوا ضروره له همو بواركانا جنجي مسلمان شبابي مسلمان شتي جوان بلاو كانوا بلام نابي ما بس من بي او بي هر كارك من كردو رسمي بقرين دايبلزين ابي كارك بس ما بس من خوابي جل جلاله بس الرضا من دي او بس ويستني او بس نزيق بونا ولو أو زور قرنق لحياة إنسان إيمان دا رنجي بيبداته والله إنسان سرتاي وتارداني وسرتاي قصة كرني بوخلق وسرتاي دركوتني زور حزكا دركي برواكا كميك دركوت همو جياني طالب لبرو وتصورنا كإنسان بدركوتني زوري يعني كاري زياتر في أكري بخوا دسو بلي أبس كاري كم تر في أكري إما إيمان دار أبي هو بدواي أو بقرن شيء لا إخوة قبوله ناك شنك دركوت أبين لو اشتايا دركوت أبين دركوت ندر نكوت هيج مية لحياة إنسانة شنك لا إخوة إما قبول أكرم
بۆیە ئێمە ئەمرمان پێکراوە لە هەموو شتێکە والله ئەگەر ذکرێکی کرد زمانەکەت جوڵا لەبەر خاتی خەڵک بود لێوە جوڵان والله بەتەمای ئەجر مەبە وەرە لەبەر خاتی خوا بە دڵ ذکرکە بە دڵ یادی خواکە قەچیەکە ئینسانی ئیماندار هەندێک لە عیباداتی هەرە بێت دەرکەون يعني لە ئینفاق و بەخشینە هەندێک جار ئینسان بە ئاشکرا ئەبەخشێ سرا وعلانية هەندێک جاریش بە نهێنی بە ئاشکرا و نهێنی ئەبەخشێ لەبەرەوە ئەوە نییە هەموو عیباداتە نهێنی بێ بەڵام ناکرێ ئینسانی مسلمان بێ عیبادەتی نهێنی بێ ئەگەر هیچ عیبادەتی نهێنیت نەبوو ئەوە دڵنیا بکەوە لە ئیخلاسی تۆیە خەلەل هەیە بۆ کەسی ئیماندار لە نوێژیە لە ڕۆژوویە لە زەکات دەرکردنیە لە حەج و عومرەیە لە هەر کردەوەی لە سەدەقە و بەخشینە لە هادیئی و نەرمیەکە لەگەڵ ماڵ و مناڵیە لە پێکەین و زەردەخەنەیەک لەگەڵ گەدایەکە لە دەستێنان بەسەر هەتیوێکە هەر هەمووی ئەبێ مەبەستی ئەوە بێت تەنها خوا لە خۆی ڕازیکە و لەو نزیک بێتەوە والله ئەگەر ئەمە نەبێ ئینسان هیچ ئیسفادە ناکە والله خەتیبێک کە بەسەر منبەرەکە سەر ئەکەوێتە سەرەوە چەند قادرمەیە مەبەستی پێ خوا بێ بە هەر هەنگاوێکی ئەوە لە خوا نزیکە بێت والله مەبەستی پێ خوا نەبێ چ ئیسفادەیەکی لێک بە ئەمڕۆ هەموو خەڵکی سەرزەوی لە تۆ ڕازی بن ئەگەر خوا لێ ڕەنجا بێت چ سوودی هەیە دەبا هەر هەمویان لە تۆ ڕەنجاو بن ئەگەر خوا لێ ڕازی بێ چ باکێکت هەیە بۆیە لە ڕۆژی قیامەتە جاری وە هەیە خەڵکێک هەیە ئێمە لەسەر زەویە بە خراپەکاریان ئەبینین لەبەرەوەی گوناهێکی کردووە فەزح بووە و ئەزانین کەسێکی زۆر خراپ بەڵام لای خوا جەل جەلاله زۆر بە قەدرە ئەو کەس بۆیە لە ناو جەهەنەمە هاواریان لێ هەڵاسی هەندێک لەوانە ئەرە باشە ئەی هاوار ئێمە چونێتە ناو جەهەنەمەوە ما لنا لا نرى رجالا كنا نعدهم من الأشرار لسورة زمراء فرمي الشيء يعني بيوانك كأما بخراب بان أزانين أو تأستا أما نانبين لنا وجهنم لبرو ما نتوبيان كردوا قراونة بين خوان وخوار رازقو إخلاص لدليانا هبوا ويا عزيزانا أم بابتي الشركة والظالبون بس الشركي إراداتها بس بإخلاصك چەندێک دڵ ساخەکەی تۆ بۆ خوا جەل جەلاله بۆیە ئیمامی غەزالی فکرەکەی ئەمەیە ئەفەرمێ هەر کردەوەیەکت کرد بوەستە مەیکە یەکسەر بوەستە بزانە دڵە بۆ کێ ئەکە لە پێناو کیایکە ئەفەرمێ نوێژە کرد کەمێ پێش نوێژەکە چاو بنووقێنە بوەستە ئەم نوێژە لەبەر خاتیر چی ئەکی ئەم جەماعەتە بۆ کێ ئەکی ویستی سەدەقە و خەیر و خەیراتکە یەکسەر مەیدە بە هەژارەکە کەمێ بوەستە هێواش بەرەوە بزانە لەبەر خاتی کێ ئەیبەخشی ویستی وتارێ بدە یەکسەر مەچۆ بیدە کەمێ بوەستە چایە بنووقێنە ویستی کەلیمەیە بنووسی یەکسەر مەینووسە بوەستە بزان لە پێناوی کێ ئەینووسی ویستی شتێ بڵاو کەیتەوە بڵاوی مەکەرەوە بوەستە نیەت بێنە خوایە ئەمە لە پێناوی تۆیە بڵاوی ئەەکەمەوە باش دەکەت باشیش بێ فەرمودەیەکی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لەو کتێبانەی کە تەرجەمە کراون بە کوردی یەی تەرجەمەکەی ئەنووسیتەوە بە جوانی و ئەتوێ لە تۆڕی خۆتا بڵاوی کەیتەوە پەلەمەکە لە بڵاوکردنەوەی جوان بینوسە حازری کە پێش ئەوەی پەنجەی لێ بدەی بوەستە پێش ئەوەی نەشری کەیت و شەیری بکەی بڵاوی کەیتەوە پەلەی لێ مەکە نیەتەکەت ساخکەرەوە لەبەر خاتی خۆ پەنجەی لێ بدە ئیتر تۆ حەقت نەبێت حتا لەو شوێ نابێ و تا خەڵک بیخوێن تۆ سوودی لێ وەرەگری ویستێ لە شوێنێکە ذیکر بخوێنی بوەستە بزان ذیکرەکە بۆ چی ئەخوێنی بۆ چی ئەیخوێنی هەموو ژیانی ئینسانی ئیماندار ئەبێ ئەو وەقفەی تیا بێ وقفة الإخلاص ناو وستان لبيناوي إخلاص أجر أو وستان ما النبي والله حياة من هم أفوتي بويا عزيزانم إما إيمان دار زور بيسمان بوقفي إخلاصي بو النجاد بون من لشركي إرادة وشركي نيت أبي وقفي إخلاص من هبه حتى دزنوجك أجري طبعا هند عبادات هي سبحان الله أجري زور قوريتيا إخلاصي زور قوريتيا خوشوردني كلوانيك ڕیای تێ ناکەوێت دەستنوێژەیەکە لەوانە ڕیای تێ ناکەوێت ڕۆژوویەکە کە لەوانە ڕیای کردەوانە کە کەس پێت نازانێت بەینی خۆت و خوا جێبەجێەکەی زۆر ئەجری گەورەی هەیە وە لە فەرمایشتێکە ئەفەرمی خەڵکێکەن لە ڕۆژی قیامەتە لە مەجلیسی ئەنبیایە دانیشتو ئەفەرمی هۆکاری ئەمە چیە تەنها ئەوەیە کاتێک کە لەشیان گران بۆ زوو خۆیان شۆردو ئەبەر خاتی خوا یەکسەر هەستاون خۆیان شۆردووە کە ئیمامی عومەر فەرموویەتی قەد نەمهێشتووە خۆر لێم بدات شاهید بێ لەسرم کە من لاشم گرانە ئەو خۆشۆردنەوە و زوو چوونەوە بەدەم فەرمانی خۆ و زوو پاکبوونەوە بۆی ئامادەباشیت هەبێ بۆ خزمەتکاری دین و بۆ خزمەتی قورئان و بۆ نوێژێک و
ئەو زۆر گرنگە ئەجرێکی زۆر گەورەیە بزانە تۆ لە مەجلیسی ئەنبیایە لە ڕۆژی قیامەتەدا ئەنیشی هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوەیە چۆن بە موکێشێک بە دوای مویەکی ورد و بچووکە ئەگەڕێ ئەبێ ئاوا بە وردی بە دوای شیرکە بگەڕێ لە خۆیان دووری خاتەوە لە ئەفعال و کردەوەیە لە زمان و قسەیە لە نیەت و ئێرادە و مەبەستیە هەمووی ساغ کاتەوە لە بەرخاتی خوا جل جلاله بۆی ئەفەرمێ ئیخلاس ئەوەیە کە ئینسان لەبەر خاتی خوا کردەوەکانی قسەکانی هەموو مەبەستەکانی هەموو نیەتەکانی تەنها لەبەر خاتی خوا بێ دەی هەر ئەمەشە حەنیفیەتی ئیبراهیم ئەمەیە شوێنکەوتنی میلەتی ئیبراهیم کە خوای گەورە ئەمری پێکردوین دەبەخوا غەیری ئەمە خوا قبوڵ ناکا شتێکی تر لە قیامەتە ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه والله غير إسلام وتسليم بون بخوا جل جلاله بوش يوازي ببي شريك بخوا قراردان هيد جور عبدياتي كتير يعني هيد جور طاعتي كتير لقيامته قبولنا كري هر كسي كي شتي كتير هالبجار وهو في الآخرة من الخاسرين ليك أبي لو كسانك خسارة من أبي للرجي قيامته خواهي جان داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت لقناها كان من مبورة يا رب العالمين خواهي بنا أقرن بتو لشركي ككرد بتمان وزاني بتمان داوال لي بردن أكين لتو لشركي كنمان زاني بي يا ربي خواهي جان عفو مرحمتي خود بسر معنا ببارينا لخشبوني خود بسر معنا ببارينا قناهي لما بيش كردو معنا عفو منك قناهي لما دوا كردو معنا أي كين عفو منك پروردگارە گوناهێ بە ئاشکرا کردمان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردمان عەفومان کە خوای گیان ئێمە بێ ئەدەب نین بەرامبەر بە تۆ یا ئیلاهی شەهوەت زاڵە بێ بەسەرمانە تووشی گوناهە بین هەمیشە دەرگانەکەی تۆ ئەگرین یا ئیلاهی عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بەزەیی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە خوای گیان عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ربی خوای گیان دەرەجاتی ئەم دنیا و دنیامان بەرز کەرەوە یا رب العالمین يا ربي خواجان امي گناهبار هانمان بتو هناوا لما جي مولودي پیغمبر صلى الله عليه واله وسلم ولا خدمت ام كتابنا يا ابو امبيا وغوريا دسي ذليلي من بوتو برسكلتو يا الهي داواد لي اكين مرحمتي خود بسلمانا ببارنا بزي خود بسلمانا ببارنا گرفت كان من بوچار سرك يا اكرم الاكرمين خواجان او من بحال ومال مالدارك او من بمنال منالي بعطاك او من بمنال منالي صالحك أو من كم رزق رصي حلال زيادك أو من نخوش الشفاء وبنير يا أكرم الأكرمين يا ربي خواهي جان شفاء مادي ومعنى ما وبنير يا ربي خواهي أو من توشي قناهات ولا قناه رزقار منك يا رب العالمين يا ربي خواهي دل كان ما ساكر وبوخود خواهي دل كان ما ساكر وبوخود دل كان من برك الإخلاص يا أكرم الأكرمين يا ربي خواهي جان داوال دي أكن بناوي جوانا بصفتي برزة باسم عظمت ضل من آرامك آسايج بخرنا ومال مانوا مال كان من آرام وهادئ كروا لقلك طبيعة من رخ كروا خوايان ولاتو نشتمان من هواش كروا هادئ كروا يا أكرم الأكرمين يا ربي خوايان هدايتي جنج كان من بدا عاقبتي بير كان من بخير بجرة يا ربي خوايان داوال دي أكن توشي زليلي سرجيك من مكة توشي نخوشي كشن دمان مكة يا ربي خويا محتاج دسي نامرد من مكة زليلي دسي الظالمان من مكة يا أكرم الأكرمين يا ربي خويا جان بركتي خود رحمتي خود بزي خود بسر من أبو بارنا يا ربي خويا جان قد سپارده لای تو زاینب و زاینابی و خو ما سپارده تو کرد خواه ایمانی خو ما سپارده تو اکین دایک و باوک ما سپارده تو اکین خزان و هاوسر و منال ما سپارده تو اکین ای او کسی سپارده لدسی تو یا زاینابی پروردگاره و خوشکو براکان من دراوسیکان من خزم و کسوکار من قطابی و من وصامان خوشویست و عزیزان من هموی سپارده تو کرد یا اکرم الاکرمین هو او کسی سپارده لای تو زاینابی و ایمانی خو ما سپارده تو کرد و روشتی خو ما سپارده تو کرد پروردگاره علمی خو ما سپارده تو کرد یا ربی خواه لشساغی خو ما سپارده تو کرد یا اکرم الاکرمین یا ربی خواه جان پنامن بدل چاوی پیس پنامن بدل دلی پیس پنامن بدل الرياء پنامن بدل التکبر پنامن بدل ترسنوکی پنامن بدل عجب پروردگاره پنامن بدل نفس الشيطان پنامن بدل الشهوات پنامن بدل الشبهات یا ربی خواه جان
ئێمە هەریەکە و کۆمەڵە گرفتمان هەیە گرفتی مادی و معنەوی بەخوا پەروەردگارە کەس شک نابێن پێی بڵێن تۆ نەبی یا ئیلاهی و هەموو گرفتەکانمان بۆ تۆ بەرزەکەینەوە خوایە تۆ خۆت چارەسەرمان بۆ بکە خوایە تۆ خۆت چارەسەرمان بۆ بکە یا ڕەبی خوای گیان عاقبەتمان خێرکە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ڕەبی خوای گیان ئەم دوعایانمان قبول کە یا ئەکرەم الأکرەمین خوای گیان زمانمان کولە لە دوعایە بە زمانی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم دوعاکەین و ئەڵێن خوایە هەر چاکەیەک ئەو خۆشەویستەمان داوای لێ کردووی لە هەموو ژیانیا بە ئێمەشی عەتاکە یا رب العالمین هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەشی لێ پەنا بدە یا ئەکرەم الأکرەمین یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خوای گیان بە ئەندازی دەنکی هەنارەکانی هەڵەبجە صلاة و سلام بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕەوانە ئەکەین و پێ بگەینە یا ئەکرەم الأکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء وجبوره وعاقبة من خيرك وقال من قبولك وموفق إن شاء الله